دەنجی ئەمریکا و سازبوونی ئەوە بە تایبەت فارسیەکەی و کوردیەکەی من بە شتێکی باش دەبینم. یعنی هەر ئەوەی کە جۆرێک ڕێگە کراوە بۆ ئۆپۆزیسیۆنی ئێرانی و لەسەر ئەو گرفت و کێشانەی کە لە کۆمەلگای ئێراندا هەیە و لە کۆمەلگای کوردیدا هەیە، من پێم وایە قازانجی بووە سەرجەم. جا دیارە باقی بەشەکانی دیکەشی هەیە لە عەرەبی و ئینگلیسی و هەمووانە بۆ وڵاتانی دیکە و لە شرایطێکدا کە دیکتاتۆری هەیە و لەگەڵ کۆماری ئیسلامی ئێمە ڕوبەڕووین، ئەوە شتێکی گرینگە. دەنجی کوردیەکە من پێم وایە سەرەڕای ئەوە کە ڕادیۆیە، چونکە تلویزیۆنەکەی ناگیرێ لە بەشەکانی دیکەدا، قازانجی بووە بۆ هەموو بزوتنەوەی کوردی و لەم بابەتەوە لە هەموو بەشەکانی دیکەی کوردستان کاری کردەوە. ئەگەر بژڵێن من پێم باشە تلویزیۆنێکی کوردی دابدرێ لە حاڵێکدا 45 میلیۆن کورد لە ڕۆژهەڵاتی ناوین هەیە و یەکێک لە کێشە گەورەکانی ڕۆژهەڵاتی ناوینە پێم سەیرە دەنجی ئەمریکا لەم بابەتەوە کار ناکەوە. پێم سەیرە دەوڵەتی ئەمریکا لەم بابەتەوە کارێکی جددی ناکەوە، پشتی ئەوە ناگرێت.